سڵاوتان لێبێت وەزاتان چۆنە هیوادارم هەمووتان باش بن. بەرنامەیەکمان ئامادە کردووە پرسیارێکە سەبارەت بە ژمارەی ناو مۆبایلەکەت. ئێمە لەم بەرنامەیە پرسین ئایا تۆ ناو یاخود ژماری ئەو کەسانت لا ماوە کە لە ژیانە نەماون و کۆچی دواییان کردو و مردوون بە شێوەیەک لە شێوەکان. زۆر کەس هەیە لە ژیانە ئێمە زۆر جار ژماری ئەو کەسەمان لایە و بەڵام بیرمان ناکەوێتەوە کە تەلەفۆنێکی بۆ بکەین، بەڵام کاتێک کە کۆچی دواییەکات زۆر جار کە سەیری ژماری مۆبایلەکانمانەکەینەوە هەموو یادەوەرەکانمان بیرەکەێتەوە کە لەگەڵ ئەو کەسەیە هەمان بووە، یاخود زۆر جار بیر ناکەینەوە لەوەی کە ئەو کەسەی زیینووە تەلەفۆنی بۆ بکەین و ئەحواڵی بپرسین، بەڵام کە ئەمرێت زۆر جار ئێمە حەزەکەین ڕۆژە ڕۆژان تەلەفۆنێکی بۆ بکەین و ئەحواڵی بپرسین دوای مردنەکەی. ئێمە لەم بەرنامەیە پرسیارێکی گریمانکراومان ئامادە کردووە. ئەگەر تۆ ژماری مۆبایلی کەسێکی لابێت و ئەو کەسەش کۆچی دوایی کردبێت، ڕۆژێک هات بە خەیاڵتە تەلەفۆنێکی بۆ بکەیت جەڕەس بڕوات، کاتێک کە وەڵام ئەیگرێتەوە سیرەکەی مردووەکە خۆی وەڵامایەتەوە، ئەو کاتە تۆ چی پێڵی؟ هیوادارم کەس باڵە لەم پرسیارە تێنەگات. پرسیارێکی گریمان کراوە ئەگەر مردووێک ئەو کەسەی کە مردووە جوابی ژمارەی تۆلەفۆنەکەی تۆ باتەوە و پێت بڵێ فەرموو، ئەو کاتە تۆ چ شتێکی پێڵی لەگەڵمان نابن. مۆبایلە پێە؟ بەڵێ. زۆر چاکە. ناوی کەسێکی تایە هاوڕەیەکە خزمێک کەسێکە مردبێت و ناوەکەی نەسڕی بێتەوە؟ بەڵێ. وەڵای ڕقەمی وەسایەکە سەر لامە. بە بەرچاوتەکەی ئەو ڕقەمە؟ بەڵێ. بەس جارجاریش ئەخر کوڕەکەی هەڵیەگرە جارجار. قەت بیری لەوە کردوتەوە ڕۆژە ڕۆژان تەلەفۆنی بۆ بکەیت و خۆی هەڵیەگریە؟ نا. بەس لەگەڵ بۆ یەکەم کوڕەکە لەگەڵ پێم ناخۆشە، مەستم وێت هەموو جاڵم بۆ ڕقەمە تردا یام دایخەن یام ڕقەمێکی تر بکردن و با بۆ تەلەفۆنامەکە بۆ زۆر ناخۆشە. وەڵای ڕۆژانە بۆ مەکرد چکا من ئیشتم هەر بۆ کرد تەلەفۆنا بۆ ئیش تر زۆر شتێکی ناخۆشە بەڕاستی. ئێستا کە ڕقەمەکەی بەرچاوتەکەی تۆ چی یادگارێک بیری تۆ خاتەوە؟ وەڵای یادگاریە و ڕۆژانە کە بەیەکەوە بووین کە مەعمەلە و شتمان هەبوو تەلەفۆنات هەبوو سەردانیە کرد و سەردانمانە کرد و ئەگەر لە ناکاو ئەوەک تەلەفۆنە بۆ کرد و خۆی هەڵی گرت مردووەکە پێڵێ چی؟ وڵات چی پێیان ئەڵم خۆشمەوی. بەهەرحاڵ بەدڵنیایی و کۆمەڵە ناو هەیە کە لە یازار لە مۆبایلەکە ماوایەوە هەندێکیان زۆر جار خۆنەویستۆ بەرتەکەوێ، مەسەلەن سوتفا ئاکات کە ئاوا سەیرەکەی نەسراوەوە، بەڵام هەندێک لەو ناوانەی کە ناتوانم بیان سرمەوە دوو هاوڕێی زۆر خۆشەویست من. یەکەمیان گۆران عومەر کە لە یازار لە مۆبایلەکە ماماوە و دووەمیشیان لەیلا کە بەڕاستی ناتوانم بیسرمەوە. هەموو جارێکیش کە سوتفا ئاکات بۆ نایەکە گەڕێت کە نزیکن لەو ناوانەوە کە بەریانەکەی زۆر سیر ئازێتە ینی. هەڵبەتە بە حکمی ئیشەکەمان هەڵبەتە بەردەوام پەیوەندیمان هەبوو ئێمە بێکەوە، بەڵام لە بڕووی کە لە یەک دەستگا کارمانە کرد پەیوەندیەکە کەمتر بوو، لە بڕووی زیاتر یەکتریمانە بینی، بەڵام خۆی بۆ خۆی سایکۆلۆژیای ئینسان هەندێک شت لە پڕ موهیمەکە لە سایکۆلۆژیاتە و لە پڕیش وجودی نامێنێ. ئەو حاڵەتی کە تۆ باسێکە یەکێکە لەو حاڵەتانەی کە لە پڕ موهیمە بێلات، ینی گرنگترە بێت لەوەی کە لە هەزر تا هەبووە. من پرسیارە لە تۆ کەم ئەمە گریمانە ئەم پرسیارە. ئەگەر ڕۆژە ڕۆژان تۆ تەلەفۆنە کرد بۆ ئەو دوو هاوڕێی کە کۆچی دوایان کردووە، بۆ نمونە کاکە گۆران، ئەگەر خۆی جواباتەوە چی پێڵیت؟ وەڵاهی هەڵبەتە ئەوە شتێکی زۆر غێر تەسەور نەکراوە، بەڵام ئەگەر خۆی جواباتەوە پێڵم زۆرە بیرەکەم. ئەم ڕقەمانەیە ڕقەمێکی تایە کەسێک بێ مرد بێت؟ بەڵێ. کەسێکی تایە مرد بێت؟ بەڵێ. هاوڕێیەکی نزیکی خۆمە. کە ڕقەمەکەی بینی چی هەستێک لە هاتووە؟ کەسێکی ناخۆشمەیە. داخراوە ئێستا ڕقەمەکەی؟ داخراوە بەڵێ. ئەوستا هەموو ڕۆژە تەلەفۆنی بۆ کرد؟ بەڵێ. هەموو ڕۆژێکیش ناچۆم بڵێن ئەگەر بچوینە دەرەوە یان موعیدێک شتێکمان هەبووە تەلەفۆنم بۆ کرد. بەڵێ. ئەگەر ئێستا زیینوو بێتەوە ئەم کەسە هەوڵی هەموو ڕۆژە تەلەفۆنی بۆکەی؟ لە بێگومان. ئەی بۆ مەسەڵ کاتانی کە پێشوی لە دەستی بیت هەموو ڕۆژە تەلەفۆنی بۆ نات؟ چونکە قەدی ماوە نازانی
کە ڕقەمەکەی بەبێچاوەکەوێت چی شتێکە بیرەکەوێتەوە تاڵی غەمبارەوەم بووی چونکە ئێمە بێکەوە زۆر چوونە دەرەوە یادەوەریمان زۆرە بێکەوە ناوی محەممەد بوو ئەگەر تۆ ڕقەمەکەی ئەو لێە ڕۆژێک لە ڕۆژان باشە و خۆی هەڵی گرت لێ ئێستا چی پێڵیت پرسیارێکی زۆر قورسە پڕوەدڵ باشی پیاکەم بە تەلەفۆن بە تەلەفۆنەکە چی پێڵی یەکسەر پێڵمەڵم یم بۆ لاو تا شوێنێکی بی یم بۆ لاو بە تەواتی ئێستا زۆر بیریەکەم ئەمە یەکێکە لەو ژمارانی کە لە ناو مۆبایل ئەم هاوڕێمانایە و ئەم کەسەی کە نای هەمەیە بابڵی نووسەتی هەمە خۆی نای محەممەد دەکات محەممەد کۆچی دوایی کردوخوا لە گوناحی خۆش بێت ئەو یەکێکە لەو ژمارانی کەماوەتە ناو مۆبایلی ئەمە دەست خۆش بێت کەسێکە مردووە بەڵێ چۆنە نەو سڕێتەوە وڵی ترەوە کەسە زۆر خۆشەویستە لە دڵما زۆر ئەزیزە لە دڵمایانی نامەوێت بۆ هەمیشە لە دڵیشماوی سرمانێ و لە مۆبایلەکەیشمە پێشش بەردەوام ساڵمان نەبوو پەیوەندیمان بە یەکترەوە هەبوو و بگرێ ینی لە ڕۆژانە لە سێ ژەمینان خواردنە دوو ژەمیەگەرە و لە ماڵ ئێمە نەبوو ئێمە لە ماڵ ئێوان بووینە کە ڕقەمەکەی بینی هەز بە چیەکی والله هیتە تەوان هەز بە بێزاری و بێتاقەتی یەکەم هەز بەواکەم کە کەسێکی خۆشەویستم لە دەستدابێت دایمە لە خەیاڵمایە دایمە لە یادمایە کەسەی مۆبایلەکەتەکەی ڕقەمەکەی بینی ئەڵی چی والله هیچ شتێک نییە پێی بڵێم ینی ناتوانم هیچ وشەیەک نیە تەنانەت من سیم کارتەکەشی کە ئێساکە کاو لە ژیانە نەماوە سیم کارتەکەشی هەر لە لای خۆمە ینی هەر سیم کارتەکەشی لە لای خۆم ماوەتوانێ هاند و مۆبایل و هەموو شتێکی ڕۆژە لە ڕۆژان تۆ بێ بە خەیاڵ تا تەلەفۆنەکەی بۆ کەسی کە لەناو مۆبایلەکەی توە ڕقەمەکەی ماوەتەوە کە تەلەفۆنی بۆکەیت و جەڕەس ئەڕات و ئەگەر گریمان ئەگەر خۆی جوابیایەوە چی پێڵێ والله پێڵێم ینی شتێکی وانێ پێڵێم ئەمە بۆ یەکەمین جار من گوێم لە دەنگ تۆ بێتەوە زۆر خۆشحاڵە بم خۆشەویستی لەلام کەسێکی بەڕێزی بەڵام قەت ئەو شتەش ڕوونادایانی کە ڕوونایە بەس ئەگە گریمان ڕووە چی پێڵی والله تر هیچ ینی لە خۆشیە هیچ شتێکی وانە پێی بڵم تەنها ئەوەی کە پێم وتوی ئەوەی ڕاستبی ناشتوان بیسڕمەوە زۆر ئەسیزەرە زۆر بێتاقەدەم زۆر بێتاقەدەمی هاوڕێم هاوڕێم بۆ ڕەفیق وڵات تەلەفۆن هەبوو لە بینمانە بە زۆر نا ئەگە ئێستا زیینوێت هەموو ڕۆژی تەلەفۆنی بۆ بی ئای تەوان پێڵم زۆر تامەزۆدم بوو بینەمەوە چۆنە تۆ ئێستا قسە ئەەکەی مۆبایلەکەت ژمارەی تایینی کەسێک بێت مردی بێت ئەرەوەڵا هیچێ واللهی خۆشەویستین ئەزیزی خۆمە ئەمری خۆی کردەوە بە عادیسەی سیارە کە ژمارەکەی بینی چی هەستێک لا واللهی هەستێکم لا دروستە بێوە زانمەوە کاتانەیە کە هەر لەگەڵمایە هەموو ڕۆژە تەلەفۆنی بۆ کرد بۆ برادری خۆ واللهی حتا ما بۆ هەموو ڕۆژێ نەک تەلەفۆنی بۆ بکەم هەر بەیەکەوە بووین جەڕەس ڕقەمەکەی کەلات ماوە و کە جەڕەس ئەڕوات و خۆشی هەڵێگرێت ئەگەر خۆی هەڵی گر چی پێڵی پێی ئەڵێم بەقەدەر حەرز و ئاسمان خۆشمەوەی لەش خۆشمەوەی بەقەدەر عەرز و ئاسمان بیر دەکەم لە شوێی باد هەنگاوە ڕوومەتە دەسێ ماچکەم ئەوەنە ئازیزە لام ئەو لەو دنیاە باشە چەندێکە چەند ساڵە مردووە واللهی 2010 بوو 2010 ئێستا زروفێکی تر گۆڕاوە لە ژیانی ئێمەیە پێڵی چی بۆ ئەم زروفە واللهی پێی ئەڵێم یەکەم من بۆ ئەو لەبەرەوەی کە ئەمری خۆی گوتو پێی ئەڵێم خۆ ئافووکە پێی ئەڵێم تۆ ماوی ئێمە مردوین ئێمە مردوین بڵێن بەدەست هەموو بەدەست دنیاوە بەدەست بڵێن دوو دەسەڵاتەوە بەدەست هەموو شتێک و خۆمان مردوینەوە زیینون ئەمانەی پێڵم ئەڵێم ئێمە پێڵی بگەڕەوە بۆ ژیان ئەڵێم خۆی و ئەمەلی خۆی لەوانەیەوە ئێستا جێگای بەهاش بێت قەت پێویستی بەوە نەبێتەوە ئەم دنیاە ئاوە ئێمە بژی بەڵام من ئەوەی پێڵم ئەڵێم ئێمە مردوین تۆ زیینویت جگە لە ژماری مۆبایل زۆر جار ئێمە ناو یاخود وێنی ئەو کەسانەمان لایە کە لە ژیانە نەماون و کۆچی دوایان کردووە یەکێ لەو شتانی کە زۆر جار ئازارمانەیەات ئەو هاوڕیانەمانن کە فەیسبووکیان هەبووە و فەیسبووکانیان لای تۆ ماونەتەوە و بەڵام نەچات ئەڕوات نە ئۆفلاینە نە ئۆنلاینە هیچی کار ناکات و فەیسبووکەکە یان داخراوە یاخود بە شێوەی لە شوێکان ماوەتەوە و هیچ شتێک بڵاو ناکاتەوە ئەگەر ڕۆژ لە ڕۆژان تۆ نامەی بۆ بنێریت ئەی ژۆڵامە نایەتەوە ئەگەر گریمان واداینی تۆ لە فەیسبووکەکەیە لە سەر چاتی تو نامێشی بۆ نێری پێڵی سڵاو ئەگەڵ پێ بڵێ سڵاو ئەو کاتە چی پێڵی لە دوای ناوەڕێکەوە گەڕێنە وڵاتان دوور مەکەنەوە لەگەڵمانابن